سەبارەت بەو هەواڵەی لەبارەی لەسەر کارلابردنمان باز دەکرێت. پێم خۆشە من لێرەوە پژڕاستی بکەمەوە، بەڵێ لێرەدا ئەرچی بەندە وەک بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی تەواو دەبێت. لە ماوەی کارکردنی بەندە هەوراز و ناخۆشیێکی زۆرمان بینی، قەیرانێکی زۆرمان لەم شارە بینی، قەیرانی دارایی، قەیرانی سیاسی، نەبوونی دەرمان، خۆپیشاندان، مانگرتنی فەرمانبەران لە سنووری پارێزگای سلێمانی. لەگەڵ ئەم هەموو ناخۆشیانەدا بەجوهدی هاوکارانم لە پزیشکان و کارمەندانی تەندروستی، لە فەرمانبەران، لە پرزگەکان، لە کارگوزاری بەردەم نەخۆشخانەکان، لە هەموو ئەو سندیکایانی کە لە ناو ناوەندی تەندروستی کاریان کرد، هەر لە سندیکاکانی کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانن، لە ڕایاڵی گۆڕان، لە یەکگرتوو، لە کۆمەڵ، لەگەڵ هەندێک لە بەرپرسانی ناو حکومەت توانیمان خزمەتگوزاری تەندروستی لە ناو نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستیەکاندا بهێڵینەوە. ئێستا توانیمان سلێمانی بکەینە ناوەندێکی باش بۆ هەموو شارەکان، بە شایەتی حکومەتی هەرێمی کوردستان و بە شایەتی وەزارەتەکانی حکومەتی عێراقی، هەر لە نەخۆشخانەی هیواوە تا نەخۆشخانەی چاندنی مۆخ و کردنەوەی نەخۆشخانەی شار لە دوای چاوەڕوانێکی زۆر کە نزیکەی دەیان ساڵ بوو خەڵک چاوەڕێ بوو کردنەوەی فریاکەوتن لە شار و چەندین خوجەجی پێشکەوت و عینایە مڕەکەزەی پێشکەوت و کە بێبێ بەرامبەر خزمەتی شاری سلێمانی بکات کە خەڵکی خۆمان مستحقی زۆر لەوە زیاترن. پێم خۆش نییە بێوەفا بم لە بەرامبەر هەزاران پزیشک و کارمەندی تەندروستی و فەرمانبەران کە سەرەڕای بێموچەیی، سەرەڕای بارودۆخی سەختی ژیانیان چەندین جار داوام لێکردوون درێژە بەدەوام بدەن، لێ نەگەڕێن نەخۆشخانەکان بە تەواوەتی لە کار بکەون. لە سەرەتای دەست بەکاربوونی بەندەوە لە ساڵی 2013 بە تەواوەتی ئەم بابەتەمان کرد بە استراتیژی خۆمان کە نەخۆشخانە حکومیەکان بەهێزتر بن لە نەخۆشخانەی ئەهلی، چونکە پێمان وابوو ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین بەسەرچاوەی نەوت ناکرێت و نابێت دایکی شەهید و مناڵی ئەنفاڵ و خەڵکی بە شەرەف و بەژمەینەت بۆ ئەوەی چارەسەری باش وەربگرێت ناچار بکرێت کە پارە بدات و قەرز بکات بۆ چارەسەر و عەمەلیات و خزمەتگوزاری تەندروستی.